وەرم باشترکان پێ برێ. شاب ئەلمەلەکی چالێنجێکی هەیە، ئەویش لەگەڵ هەر یەک لە بەرهەمەکانی کە بریتین لە ڤێنا ئایسکۆفی، فریس، مێرسی مڵکچێک، کۆکەکوین ڤیددیوەیەکی دەکەین. ئەو ڤیددیۆی لە سۆشال میدیاکانی خۆت بڵاو دەکەیەوە، بگاتە دەکەی ڤیو دەبیە خاوەنی یەک پاکێجی ئەوە کە پێک هاتیە لە سێتامی فریس، سێتامی ڤێنا ئایسکۆفی، سێتامی کۆکەکوین، سێتامی میڵکشێک. مەرزەکانی ئەو چالێنجی چیە؟ ئەو چالێنجە هیچ مەرزەکی نییە جگە لەوەی ڤیددیوەکەت بگاتە دەکەی ڤیو لە ماڵی پاردایتەوە لە دەرێ لەگەڵ برادرانی لە مارکێتی گرنگ نییە خۆت کووت دەوێ بەو شێوازەی ڤیددیۆی بکە. وە جگە لەو دیارەش شاب ئەلمەلەکی دیارەیەکی VIP دانایە لە کۆتایی مانگەکە لە بۆ ئەو کەسەی کە زۆرترین ڤیوی هەیە. دیارەکەشت لە ئاریگەی